ئەمڕۆ یەکێک لە پێشەنگە شێوە کاریەکان یاخود ئەتوانین ناوی بنین پرۆژەیەکی هوەری ئەمڕۆ دەستی پێکردو و تا کاتێکی نادیاریش بەردەوامە بێت کە بێگومان لە گەلەری ئێستا کە یەکێکە لە گەلەریەکان لە شاری سلێمانی و لەلایەن هونەرمەند دارۆوە کە ڕێخەری پێشانگاکە و هەروەها دامەزرێنەری گەلەریەک کەش بۆ سەرپەرشتی کراوە بێگومان پرۆژەی ژان یەکێکە لە پرۆژەکانی خانمە شێوەکار نەعیمە محەممەد کە وەکو ئاماژەم پێکرد بە ناوی پرۆژەی ژانەوە ئەمڕۆ کرایەوە و بێگومان هەر لەم پرۆژێدا یەکێکی تر لە هونەرمەندە شێوەکارەکان کە دواتر باسی لێواکەم بێگومان نەعیمە محەممەدێکێکە لە خانمە شێوەکارە چالاکەکان و بەشداری چەندین پێشانگای تایبەتی شێوەکاری و چەندین پێشانگای هاوبەشیشی لە کوردستان و لە دەروی کوردستان کردووە. ئازار و نەهامەتیەکانی نەتەوەکەم کە لە دێر زەمانەوە ئەگەر ڕوو لە مێژوو بکەین ئەو نەهامەتیانی کە هات بەسەر وڵات هەیە هەل لە جینۆسایدکردنی کورد و ئەنفال کە بە مەفهومی جینۆساید کە نەناسێنرا هەتا ئێستا بەنێو دەوڵەتیکردن نەکرا ئەم هەموو کەسانە لە ڕێی سیاسەتێکی شەوێنیەوانەیە کۆمەڵێک کەسایەتی دیار و بێتاوان و کۆمەڵێک شار و شارۆچکە و حتا نانەت گیاندار و زیندە بەشاڵ کران بەبێ تاوان بەبێ لەبەر ئەوەی بوونیان کورد بووە. لەڕێی ئەمەوە توانیم بیرۆکەی چۆنیەتی ناساندن دۆکمنتکردنی ئەنفال لەلایەن من وەکو هونەرمەندێکی سیرامێکی جیاواز لە وێنە و تابلۆکان کە زۆر جار ڕووی واقعی ئیشێک کارەکە واقعی نەهامەتێکە خەنەڕوو من لە ڕێی ئەو ڕووفاتانی کە گەڕایەوانەیە کە دەستنیشان کرا لە ساڵی بە دوای نەوەدەکان لە ڕێگای یونسکۆمانەوە کە چۆن دۆزینەوەی ئەو پاشماوەی جستەییانەی کە قەبری جەماعەکان دۆزراوە من توانیم ئەو فکرەیە بدۆزمەوە ئەوەی گرنگ بوو لە ناو دۆزینەوەکەی لە لای من ئەو کیسانە بوون کە ئەکرانە ناو یعنی پاشماوەی جستەی مرۆڤەکان ببوونە تەنها پاشماوەیەکی خۆڵی و ئێسقان من ئەوەم توانی وەک بیرۆکەیەک بیگەڕم لە پێشنگاکەیە